هێمن محمود ناوا خۆنیشاندەران لە نێزیک جێ خۆپشاندان لە نێزیک جێ جڤینە پێنجالی بەلێ هێمن زانیاریان زێدەتر لەسەر وێ خۆپشاندانێ بدەێمە. باشە شوان هێمن لەم کاتەیە کە تۆ هاتە لای من یەکێک لەو هاوڵاتیانەی کە پێما بێ نەخۆشی ئۆتیزمی هەیە لێرە لە معاشی وەرنەگرتووە بەڵام ئەمان لەبەرەوەی ناتوانن قسە بکەن ئەم جۆرە نەخۆشیەکە ئۆتیزمە ناتوان قسە بکەن. ئێستا ئەم خۆپیشاندانە هەر هاوڵاتیانی ئاسایشی بۆ نەهاتووە خەڵکی کەمەدامیشی بۆ هاتووە لە ئێستاە. تۆ کە سوکارێوی باشە من دایکی مناڵێکی ئۆتیزم لە ناو ڕێکخراوی کۆمەڵەی ئۆتیزمام هەوڵمان ناوە کە سنتەرێکیان بۆ بکرێت و ئەم مناڵانە لەسەر جادەکە نەمێنن ئیتر بەسە ئێرە شوێنی ئەوان نێش کەرەج جێگاکەیانە با بڕۆن بۆ کەرەج بۆ خۆیان لەوێ ئێرۆ پەیامێکم بۆ ئەو لایەنانەی کە ئێستا لە کۆبوونەوەیان داواکەم لێیان کە بە ڕوویەکی گەشەوە بێنە دەرەوە و ئەوەشیان پێڕا ئەگەیەنم ئەگەر بێت و ئەمە حەملەی ئینتیخابات وایە ئێستا لە دەرگاکانی پشتەوە نەئەچوونە ژوورەوە ئاهاتم قسەیان بۆ ئەو خەڵکەیە کرد و بەڵێنی درۆیانە داوایان لێ ئەەکەم کە ئەو جەماوەرە چاوەڕێی مژدەی خۆشن لێیان چاوەڕێی ئەوەن کە مژدەیەکی گەش و خۆشەمێن نەک مژدەیەکی ڕەژوەکووەم تەزبیحە.